لە سۆمای چاوان و بەخشینەکەین ئەم یارمەتیانە داوای بۆم ڕۆڵە بێت باوکانە و سپاسیانەکەن و نمونیان زیاوی خۆخوا جەزایان بات و خۆ پاداشتی ئەو کەسانیشە بات و ئەم یارمەتی ئەنێرن بۆ مانگی ڕەمەزانە بۆم خەڵکە لێ قۆماوە بۆ مناڵی بێ باوکانە سپاسیانەکەین مەمنونیان نمونیان زیاوی خۆ جەزایان بات و ئیمڕۆ سۆمای چاوان 55 ماڵ خواردنی بەخشینمان بۆ هات تەوزیعمان کرد بەسەر ماڵە هەتیوەکانە و 50 ماڵیش هاوکاری مادی کراون کەفالەتەکانمان بڕی بە 50,000 سیانزە مناڵیش کە وەزعی مادیان باش نەبوو بڕی 100,000یان پێدراوە وەک زەکات خی گەورە جەزای خێرخوازان باتەوە و لەم مانگی ڕەمەزانە داوا لە خێرخوازانەکەن دەستی هاوکاریان بۆ ڕاکێشێت بۆی بتوانین خەندە و شادی بخەینە سەر لێوی مناڵە چاوگەشەکان و ماڵە هەتیوبارەکان کە لەم قەیرانەدا دوو جار قەیران ڕووی کردوێتە ئەوان هەم بێباوکی و هەم نەبوونی بۆی بتوانین بۆ ئەم جەژنە خۆشی و شادیان پێ بەخشین داوا لە ئێوەی بەڕێز دەکەین هاوکاریمان بکەن ئێمەش بە ئامانەتەوە هاوکاریەکان ئەگەین